چ بووینەوە شەو ڕۆژا لێرەینە یا داوزێ خەڵکی لێرەیە. دەتوانم بڵێن ئۆتۆمبیلی بازرگانی سیاسیەکانمان لێرە ژێڕاوەتەوە وە کارەکەشی نەبوونی خزمەت گوزاریە و خراپی ڕێگاوبانە بەداخەوە لابردنی کارتی نیشتیمانی لە بالیستان بۆ هیران کە خەڵک لێرە دەبێ نەحیەی باسرمە ببڕێ قەزای شەقڵاوە ببڕێ ئەنجا بڕواتەوە نەحیە هیران بۆ بەڕێوەکردنی ئیش و کارەکانیان کە بەداخەوە ئەوە دەبوو هیران بێتە بالیستان نەک بالیستان بستە هیران چونکە بڕۆن لێ بکۆڵنەوە لە مێژوو بالیستان زۆر پێش هیران نەحیە بوو ئەمری نەحیەبوونی بۆ دەرچووە ژمارەی نفوسی بالیستان لە هیران زیاترە یعنی بە هەموو سیفەتێک بە هەموو پێوەرێک حەق بوو هیران بێنەوە بالیستان نەک بالیستان بەرنەوە هیران و ئێمە کرێنە قوربانی هیران بێگومان هۆکارەکەی دەبێت سیاسی بێگەر سیاسی نەبێەوە بۆ لە پێناوچی چونکە ئێرە مەڵبەندی پێشمەرگایەتی ئێرە لانکەی شۆڕشە ئێرە بۆ یەکەم جار چەکی شیمیاوی لێ تاقیکراوەتەوە ئێرە ماڵی شێهیدان بووە با حکومەت هیچ بۆ ئێمە نەکا با قەرزەکانمان داتەوە تەنها با قەرزی ئەوەمان داتەوە کەم مەکتەبەکانمان مەقەڕی پێشمەرگە بوون مزگەوتەکانمان مەقەڕی پێشمەرگە بوون بەڵام ئێمە ئەو ڕۆگەیشتینە ئەو باوەڕێی پێویستمان بە پشتیوانی بەرپرسان نییە ئێمە ئەو ڕۆژ سپیمان دەست پێ کردووە وە کۆڵەش نادەین با دڵنیاش بن لەوە ماندوو نابین وە پلانمان لە پلانەکانی حکومەت جوانتر ئێمە لە حکومەتی دوام ئاقلانەتر کردمان ئەوەی ئەوان لە بەرەکردیان ئەمە هەڵەکانی ئەوان ناکەینەوە دووبارە ناکەینەوە ئێمە نەخەڵکی خۆمان ئەزیێت دەدەن ئەوەی ئەوان لەگەڵ خەڵکی ئێمەیان کرد ئێمە لەگەڵ خەڵکی خۆمانی ناکەین ئەوەی ئەوان بەتانیەکانی ئێمەیان بە زۆر لەسەر منداڵەکانمان لا دەبر لە شەوی زستاندا دوایش لیان دەستاندین ئێمە ئەوە ناکەینەوە ئەوەی ئەوان شەقیان لە مەنزەڵی خواردنەکانمان دەدا پێڕازی نەبوون ئەمە ئەوە ناکەین کاکە ئەوانە وەکو کوڕە تاقانەیەک لە ماڵی ئێمە گەورە بوون بڕوات بێن نازی کوڕێکی تاقانیان لەسەر ئێمە بوو بەڵام ئەو باوەیان مرد بەداخەوە خۆیان ئەوەندە ناشکێنن کرد خۆیان ئەوەندە ناشێنن کرد ئێستا نامانەوێت نەک پشتیوانیمان کردن هەر بیان بینی ڕاستە لێرە نیمچە بازگەیەکمان داناوە بەس بۆ مەسلحەتی گشتی دامانناوە لێرە ئەمە ناچین سەرانە لە خەڵکی وەگرین هەویە شخصی لە کەس وەرناگرین ئەمانەوێ حکوومەتی هەرێم بە ئاگا بێنینەوە ئێمە دەمانەوێ شۆڕشێک سپی بەرتاکەین بۆ هەموو کوردستان بەڵکو بۆ هەموو جیهان سەلمێنین کەوا ئێمە خەڵکانێکی زوڵم لێکراوین خەڵکێکی بێنازین دەمانەوێت بە حەق و مافی خۆمان بگەن حەق و مافی خۆمان بگەین چونکە ئەمە چەندین ساڵە بەدەست ئەو دوو حیزبەوە ئەناڵێنین نازانین چۆن تیان بگەینین و ئەگەر هەر حکومەت گوێ نەداوە داواکار ئەمە پلانی ترمان هەیە ڕەنگە ئەجا پلانەکان بەپێی کاتەکان بەپێی ئەو جوابیوان ئەگۆڕێ ڕەنگە لەوانەیە زادەیەک زاری قەتع بکرێ ڕەنگە بایکۆتی هەڵبژاردنەکان بکرێ و سندوقەکان ئاودی بکرێنەوە لە ئەولای یا ڕەنگە ئەگەر هەر هیچ نەکرا ئەو کاتی ئێمە هەندێک ڕێگای تر ئەگرینە بەر لەو کاتی کە بزانست دێتە پێش ئەو کاتی هەنگاوەکان دەگرینە بەر والله داواکارین لە حکوومەتی هەرێمە ئەو زادن لۆ چاپکە پینە و پەڕۆن ناوێن ئەو دۆرێ بالیسانێ هەموو چیمیا بارانە هەموو شەیدا هەتا ئێستا ئاوریان لەمە نەدایتۆ کارتی نیشتیمانی لێرە و کارتی نیشتیمانیان بردە هیرانێ ئاپێزام 100,000 200,000 یا خەر کردیا بەس لۆ کارتی نیشتیمانی سویتە هیرانێ خوا گوناحیان ناگاتێ ئەمە بنەوێندە لۆ کارتی نیشتیمانی داوا لە حکوومەتی هەرێمەکەن کارتی نیشتیمانی بەپەرە لۆ جێڕی زادەشن لۆ چاپکە بە حەقەتی ئەمە بە پینە و پەڕوان ڕازی نینە ئەوەی داوای دۆرێ بالیستانەیە هاوڵاتیانی دۆرێ بالیستانێ ئی هەموو گوندەکان 13 گوندن 14 گوندن هەمووا لێرەنا بە شەو و بە ڕۆژ کۆڵ نادەین هەتا ئەو زادەن لۆ چانەکەی